بەڵام ئەوەی کە لێرە من گەشتمە قەنەعەتێک ئەوەیە بوونی هاوژیانی ئازاد تەوارخان باشترین چارەسەرە بۆ کۆمەلگا و خێزانەکانی ئێستا. یعنی تاک هیچ مەجبور نییە بە زۆر زەواج بکە، ینی پرۆسەی هاوسەرگیری دروست بکە. تکایە بزانە لە تەمەنێکی کە ئەتوانی مەسئولیت هەڵگری اینجا بیر لە زەواجکردن یاخود دروستکردنی ئەو پرۆسە بکەرەوە چکە تۆ دوایی نەوە دروست دەکەی. تکایە خێزانەکان هێندە ڕێزی یەکتری بگرن تاکەکانی ناو خێزان کە تێیدا خۆری هاوژیانی ئازاد تێیدا هەڵبێت. بۆ چونکە ئەمە خۆی لە خۆیدا فەلسفەیەکە تێیدا ژن و پیاو مافەکانیان تێ ئەپارێزرێ و ڕێزی یەکتر و سنووری یەکتری ئەزانە. تاک وە ژن بە تایبەتی تکایە با ئێمە نەزانین کە ئازادی بریتە لەوەی کەوا جلێکی نەوعێ بپۆشین یاخود خۆمان بە شێوەیەکی سەردەمیانە دەربخین. تکایە با هێندە فکرمان پەروەردە بکەین کە تێیدا ژنبوونی خۆمان بپارێزین، ڕێزی ژنبوونی خۆمان بگرین، ئێمە بێت لە خودی خۆمانەوە دەست پێ بکەین، نرخی خۆمان بزانی ئەو دی بەرامبەر لێ بکەین کە نرخمان بزانێت. لایەنێکەکە ئەمەی ئاماژەی پێ بکەم پەروەردەیە. تکایە با دەست بکەینەوە بە ڕێخستنی خێزانەکان و پەروەردەکردنی ژن پیاو کە سەرەتا پرۆسەی هاوسەرگیری ئەکەن با یەک دوو مانگ بەناو پرۆسەی بەرنامە ڕێژی دەرونی و چۆنێتی دروستکردنی خێزانە تێبپەڕێنی ببێ بە مەرج لە بەردەمیانە لەسەر و هەموو ئەوانشەوە ڕاگەیاندن کۆنتترۆل بکرێت. تکایە و بە ئەم مەرگساتە کۆچایی پێ بهێنرێت. مەساتە کە دوای چەند ساڵێک دۆسیەک یەکلایی ئەکرێتەوە کە ئەوش دۆسی سێوان بوو، بەڵام گرنگ ئەوەیە کەوا تاواندار بە سزای خۆیان بگا، بەڵام ئەبێت یاسا کاری خێرا بکە لە سزادانی تاوانباران بۆ ئەوەی چیدی منێک ناومێت نەبم بەرامبەر بە یاسا، بەرامبەر بە ڕێکخراوەکان، بەرامبەر بەوەی کە لە ناو باشوورە هەیە، چونکە ئێمە جاری وهەیە تاک لە ناومێدیەوە کۆتایی بە ژیانی خۆی لێنێ وەکەوەیکەوە دوێنێ ناپێرێکە بیستمان کە دیسان کچێکی گەنج ژنێکی گەنج 19 ساڵ خۆی کۆتایی بە ژیانی خۆی هێنابوو لە ئەنجامی ئەو بێهیوایی کە تیایە دروست بوو بەداخەوە.